عبدوڵای کوڕی سەلول لە پشت پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێژی زۆر جار کە سوژدەیە برد سەری بەرقاچی پێغەمبەرەکەوت صلی الله علیه و سلم جمعان هەڵەسا پێغەمبەر صلی الله علیه و سلم بڵێن لەم سەری مزگەوت و تاریەدا ئەو لە ناوەڕاستەوە قسەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دووبارە کردو بۆوانەی دوا بۆی بیبیستن چونکە ئەوسا مکەبەرە نەبوو کە جمعەش تەواو بوو ڕایە کردە بەردەم دەرگای مزگەوت ئەی خەڵکینە شوێن ئەو پێغەمبەرە نەکەونە موتان بۆ جەهەنەم ئەڕۆ این نازانم لەوانەیە کەم ئیماندار بینی ئەمڕۆ وا بێ بۆ ئەم دینە بۆ جیهادیش دەرەچوو لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ جیهادیش دەرەچوو بەس هەندێک جار خۆیت دزیوە منافقێکی وا هەبێ ئەمڕۆ ئێمە سەرەکەوین ئیسلام سەرەکەوین ئێمە زۆر جار بەناو ئیماندارەکانیشمان هیمەتی ئەوانیان نییە ئەو کێشەکەیە جا بۆچی ئەمانەی هەمووی لێوەرنەگیرە جیهاد و نوێژ و عیبادەت و وتار و دەرس و بۆ هیچی لێوەرنەگیرە لەوەی لە دڵیانە لەبەرەوەی بەس لە دەم و کرداریان بۆ هیچی لێوەرنەگیرە ئەگەر یەکێ دڵی نەبێت چیە ئێستا منافقە ئەگەر کردار و دەمی نەبێت کافرە ئەگەر هەرسێکیانی هەبێ ئیماندارە